سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتیەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکان. بۆ ئەمڕۆ باسی زانکۆی هەولێری پزیشکیەکەین، بەشەکانی کۆلێژەکانی کەمترین کۆنمری وەرگیراو بە زانکۆڵاین و پارالێن. ئێوەی خۆشەویستیش ئەتوان بۆ وەرگرتنی زانیاری بینەری ڤیدیۆکانمان بن. لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی پەرستاری بۆ ئەوەی خۆشەویست دەکەین. بزانین بەشەکانی چین، زانکۆڵاین و پارالێلی بۆ هەر بەشێک چییە و چەندە کەمترین کۆنمرەی وەرگیراوی بۆ ئەوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن وەکو بناغە و زانیاریەک بەکاری بێنن. ئێمە لەم ڤیدیۆیانەدا باسی کەمترین کۆنمرەی وەرگیراوی ساڵی 2022-2023 ئەکەین، واتە ساڵی پار. ئێوەش دەتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 وەکو بناغەیەک بەکاری بێنن بۆ وەرگرتنی زانیاری لەگەڵمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەرستاری زانکۆی هەولێری پزیشکی بریتیە لە بەشی پەرستاری کە زانکۆڵاینی پارێزگای 92.8 و گشتێکەی 95.0 پارالێلی پارێزگا 91.281 و گشتێکەی 97. کۆلێژی پەرستاری بەشی مامانی زانکۆڵاینی پارێزگا 81.565 و گشتێکەی 86.571. پارالێلی پارێزگا 75.143 و گشتێکەی 81.667. بەشی مامانی تایبەتە بە ئافرەتان، واتە تەنها ڕەگەزیمێ ئەتوانێت بەشی مامانی پڕ بکاتەوە، چونکە تایبەتە بە نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایک بوون. بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی ئێمە باسمان کرد لە ڤیدیۆکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێت. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.